جه برنامه بویره واره و خیر تماشاوان هیجاد خلقمه ایروده روشا لباشور کردستان و هدف گرتنا آلین سیاسی و آلین روجلات کردستان ین کل باشور کردستان دمنن جالیه ایرانه و ایرانه و جاره برنگی کی توند گف لهزن روجلات کردستان ین باشور کردستان خوار و دیساجی هدف گرتنا وان آلیان لناوا آخا باشور کردستان دم بدم چید به هفته تباغ بو کو برپرسکی هدکی موسی بابخانی جالیه هزین ایران ول هولره لوتله کی هات هدف گرتن و هات کشتن یا بالکشی او کو بریو بروژه نیشروان برزانی لسر ناو سروکتی حکومت هریما کردستان ل تهران بو و به سروک نو ی ایران ره هفتن شکر پشتی و هدف گرتن اندام کی هدکی و هری داویه جی دو بو گف جالیه فرماندار کی صوبای پاسدار ایرانه لسر هزن روجلات کردستان باشور کردستان هات خوارن و هشیاری کی تون دا باشور کردستان و بریوجی دابو عراقه لسر و کی آلین روجلات کردستان ین باشور کردستان جی داخویانی کی دانو گوتن کو همو کسین کو نها لناو آخا عراقه و باشور کردستان بجیبونه پنابرن و آلین سیاسینه جبر توندی و گفن رژیما ایرانه لوی درنه لسر وکه گلک شروعت نکرن ل پدکه د وان ایرشن لسر هزن روجلات کردستان ین باشور کردستان ده رولکی چاوا دیزه و سردان نیچروان برزانی به وان گف و ایرشان ره خودی جیکی چاوه و پدکه دبه خودی رولکی بچرنگی هم وقتی روشال باشور کردستان هم بحث دکن مجارة دوزا گرتین بهدینان هیا کج حزیران 2020 ده هجمارک جروشنبیر اکتیویست و روزنامه‌وان گرتینه دوزوان جارکدن دوهاتو لدار خستن لی اف دوز جارکدن بحنجتن جدا ینکو ناین قبول کرن هاتو تعلق کرن آلین کو و دوزت شوپینن بانگ لالیین سیاسی کرن کو دستوردانه بکن بانگ ل پارلمانتویا باشوری کردستان کرن کو به خودی رولک و پیشی لوان بن پهکرنا بگره او دوز بر بکوه دشه کسی ناتنه گرتن سدمین گرتن آوانشیه او دوز دوزاکیه و دوه کیوره دادگه کرن گلو کسین گرتی سوجدارن یان کسین کو اونا گرتنه سوجدارن اما و مجارجی لگل میوان خواه برفرهی نقاش بکن کرم بکن بویر دست بید کن بله تماشاوان هجا شش تباغه کو نیچروان برزانی سردانا ایرانه کربو هفت تباغه موسی باباخان یک جسر کرده این هدکه لباشور کردستان لحولیره لوتیلکه هاته کشتن ایرو انبال خودنه که ایران برنگی کی فرمی و برنگی کی تند گفان لهزن روجلات کردستان لباشور کردستان دخه لهزن روجلات کردستان جی برسوا وان گفاندان ل دربار وکده برپرسن ایرانه و صوبای پاسداران هشیاری دابون باشور کردستان کو دوری بارگه و دورن کو آلین روجلات لی دمنن بکونج برکو اولی بدن گریدای وکجی دیسا ایرشن دولتا ترک لسر باشور کردستان به همان مجاره و رولا پدکی انبال خوبدن و دوسیه و وگر دشش تباخ ده سروک هریما باشور کردستان نچیروان برزانی سردانا ایرانی کر و بسروک نو ابراهیم رئیسی رجویا لگوری مدیا ایرانی نچیروان برزانی ده هفدیتنا برئیسی را گوتیه هریما کردستان بشکه بچوک جکومارا اسلامی یا ایرانیه امخواه دینداری ایرانی دبینن هر وها برزانی سوز دایا رئیسی کو بتو آوایی جناو خاک هریمه اولکاریا ایرانی نه هدف گرتن هم وقتی و سردانا نچیروان برزانی ده هفته تباخ ده اندام کمیته ناوندی حزب دموکراتا کردستان آروجولات موسی بابخانی لوتلک باجار هولره هاتا کشتن هدکی لسر مجار داخویانیک دا و دا دیار کرن کو بابخانی جالی رژیم ایرانی و هاتیا کشتن ده تباخ ده وزیر کار در و عراق فؤاد حسن لطهرانه به سکرتر انجمن اجتماعی ایرانی علی شمخانی رجویا لگوری مدیای شمخانیش فؤاد حسین را گوتیه بریا کو ایران بخوا دستوردان بکه پویست حکومت عراق پارتیان کردی ین روجلات کردستان ج عراق دربخه
لە ئالیەکی دەولەتا ترک گەفان دخە و عێریشی باشوورە کوردستانê dike û li aliyê din îran gefan dixe û êrişî aliyên Kurdî yên Rojhilat ku li başûrê Kurdistanê dimînin dike. Di van êrişan hemûyan de dema embala xwe bidinê hevkariya pedekê li ber çava ye. Herî dawî di 6 Eylûnê de fermandarê hêza bejayî ya pasadarên Îranê Mihemed Pakbûr beyî behsa Bexda û desthilata başûrê Kurdistanê bike gevxwar. Pakbûr dibêje tevî çend caran me berpirsên Herêma Kurdistanê agahdar kirine jî tişta me xwestiye bi cih nehatiye û lewma dema em êrîş bikin hatiye. Navenda hevkariya Partiyên Rojhilatê Kurdistanê jî derbarê van gefên fermandarê Îranê de daxuyan yek da. Di daxuyaniyê de wiha tê gotin. Ew cihên ku Îran gefa êrîşê lê dixwe, cihên jiyana penaberên siyasî, xelkên sîvîl û bi sedan jin û zarokên penaberin ku ji ber siyaset û desthilatê Îranê ax û welatê xwe terkandine ye. Ya di vir de balê dikişîne, ev gef û hedefgirtina serkirde û aliyên siyasî yên Rojhilat li başûrê Kurdistanê piştî serdana Nêçîrvan Berezanî ji Îranê re careke din pêk hatin. Belê temaşevanên hêja di derbarê vê mijarê de Rêzar Elî Kerîmî nivîskar û şîrovekara siyasî ji Londonê meriye. Rêzar Kerîmî û xêratin şeva xweş bi 8 Eylûnê 2018 jî bi mûşekan êrişê baregeha Hezba Demokrata Kurdistanê hedekê li navçeya Koyê hatibû kirin ji aliyê Îranê ve wê demê jî guman hebûn ku destê pedekê tê de heye û Musa Babaxanî jî ku hate hedefgirtin piştî rojekê serdana Nêçîrvan Berzanî. Derbarê van serdanên ku çê dibin, hevdîtinên çêbû û gefên ku doh ji aliyê fermandariya pasdarên Îranê ve hate xwarin çi têkilî heye û çi qasî rewşa peywendiya navbera pedekê û Îranê dişibe rewşa peywendiyê navbera pedekê û dewleta Tirk. سلااو ڕێز هەواڵجان سلااو ڕێز بۆ هەموو بینەرانی بەڕێزی ڕوونایی تیوی حقیقەتەوەیە کە لە دوومانجی ڕابردوو هەڵبژاردننی ئێران و یەکدەستکردنی حکوومەت و پارلەمان و قووەی قەزا لە ئێران بوو بە یەکدەست و ئەولای تێدا نەبوو کە باڵی ئوسودگەرا باڵی سەرکوتگەری کۆماری ئیسلامی هاتنە سەرکار و ئەوان یەکزەستن ئێستاکوونێ بۆ سەرکوتی گەلانی ئێران و هێزی معارزە و ئۆپۆزیسیۆنی ئێرانە و ئەوان ڕاستە ئاغای ڕئیسی کە بوو بە سەرۆک کۆماری ئێران کۆمەڵک وعد و ئۆپۆزیسیۆن نەهێڵێ و تا بتوانێت سەرکوت و زمانبڕین لە ئێرانی ڕەواز بدا. ئەوەی کە ئەوان هەمیشە و دایم لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەو هەڕەشە و گڕشانیان لە هەرێمی کوردستان کردۆ و هەڕەشەیان لە هێزگەلی کوردی ئێران کە لە باشووری کوردستان نیشتەجێن هەمیشە و دایم کردویانە هەروەک بۆ خۆشتان کوتان ڕێک سپەینە دەبێتە ساڵوەگەری سێ ساڵەی موشکبارانی ئێران بۆ قەڵای کۆیە بۆ حیزبی دموکراتی کوردستان کە زیاتر لە 15 کەس شەهید بوو لە هەشتی ئابی لە هەشتی سپتامبەری ساڵی 2017 کە هەژدە لێیاندا و لە 2018 ئەو هەشت موشەچیان بە قەڵای کۆیەوەنا کە زیاتر لە 15 کەس و زیاتر لە 40 کەس 15 کەس شەهید بووە زیاتر لە 40 کەس بریندار بوو. ئەوان نەشاردۆتەوە کە لە بەدرێژایی ئەم ساڵانە هەڕەشە و گوڕەشەی خۆیان لە هێزگەلی کوردی ئێران کردووە. ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بەڕاستی باشووری کوردستان ئەو شکۆ و ئەو هیما و ئەو هێژمونەی کە دەبێ هەی بێ لە ناو دەرو جیراندا بەهۆی دەسەڵاتێکی گەندەڵ بەهۆی ئەوەی کە بێچفایەتێکی زۆر گەورە لە ناو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بەتایبەت دوای ئازادی عێراق کە عێراق نەبوو بە وڵاتێکی سەقامگیر و عێراق نەبوو بە وڵاتێک کە دەرو جیران حیسابی بۆ بکەن و هێژمونی وڵاتانی وەکو تورکیا و وەکو ئێران بەسەر حکوومەتی مرکزی عێراقدا هەمیشە و دایم هەبووە و هەمیشە و دایم دیومانە کە ئەوانن بریار دەدەن هێزی شیعەی ئێرانە لە بەغدا بریاری خۆی دەدا و ئێستا بە تایبەت کە ئێستا بەرەو ئینتخابات و بانگەشەی ئینتخاباتی هەڵبژاردن دەستی پێکردو لە عێراق ئەمە ڕەنگە ئەمە حرەکەتێک بێت لەو کاتەیدا لەلایەن باڵی توندڕەوی ئێرانەوە کە بڵێ کە ئێمە هەین لێرە
ئێمە هەڕەشە دەکەین ئێمە گوڕەشە دەکەین ئێمە دەتوانین کە لە عێراق چمان پێخۆش بە بیکەین ئەوەی کە ئەوان وا بە ئاسانی چ ئێران چ تورکیە هەڕەشە لە سەروەری خاچی عێراقی دەکەن ئەوە دەگەڕێتەوە بۆ سەر زۆرداری دەر و جیرانەکان لەلایەک لەلایەکی دیکەوە بێچفایەتی و بێعورزەجی دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستان کە ئەمە شتێکی نامۆیە لە ناو نێونەتەوەیدا دەنێو قانونی نێونەتەوەیدا کە دەوڵەتێکی جیران بتوانێت وا بە ئاسانی خاچی وڵاتەکەی جیرانەکەی ببەزێنێت و بەکەیفە خۆی تەراتێنی تێدا بکە و بەکەیفە خۆی خەڵکی فەقیر و جوتیار و وەرزێر بەروبوومەکەیان پسووتێنێ کە ئێوە هەموو دەزانن بینەرانی بەڕێستان کە لە چەند ساڵی ڕابردوودا هەر جار و ناجارێک چ ئێران چ تورکیا هێرشی کردوتە سەر سنوورەکانی باشووری کوردستان و دەسەڵاتدارانی باشووری کوردستان هیچ مۆقیفێکی ئەوتۆیان نەبووە نەتەنیا مۆقیفیان نەبووە هەروەکو لە راپۆرتەکەتاندا کوتان هەرمانجێک لەوەی پێش بوو کە سەرۆکی هەرێمی کوردستان هەستا چوو بۆ تاران و بەو پەڕی تەواضع و خۆ بە بچووکزانینەوە بەرامبەر ئاغای ڕئیسی کە یەک جەلاد زیاتر نییە لە ناو مەحفلی نێونەتەوەیدا و هەموو خەڵکی ئازادی خواز و جیهان و ڕۆژنامەنووسان ڕئیسی وەکو قاتڵێک و وەکو جەلادێک دەناسن کە چ کابرایەکە چ ئیسانێکە چ ئاخوندێکە بەڵام دەبینی دەسەڵاتداری کوردە چێ لەوێ بەو پەڕی تەواضعەوە ملی بۆ خوار دەکاتەوە و سۆزی پێدەدا کە هێزگەلی معارزەی ئێرانی لەوێدا هیچ حرەکەتێک ناکەن و حقیقەتێکیش ئەوەیە کە هێزگەلی ئێرانی کاریان نەکردووە کە سەروەری هەرێمی کوردستان پێشێل کرێت و یا لە داخلی خاچی کوردستانەوە بڕۆن و هەڕەشە بن بۆ سەر ئێرانە ئەوە ئێرانە کە هەڕەشەیە بۆ سەر هەرێمی کوردستان ئەوە ئێرانە کە هەڕەشەیە بۆ سەر هەموو ئازادی خوازان ئەوە ئێرانە کە لە هیچ و خۆڕایی کۆڵبەران لەسەر سنوورەکان لە دوورەوە بە قەناز دەکوژێ ئەوە هەر ئێرانە کە سمکۆڵی شەڕی کردو لەو ساڵانەی داهاتوو لەو ساڵانی ڕابردوودا ئەوەی کە ئەوڕۆکانە ئێرانە و هەڕەشەی دەکات هەرچەند ئەمن پێم وابێ زۆر نابێ بە جددی وەربگرین بەڵام لەلایەکی شەو دەبێ خۆ ئامادەگیرکردنێ کە بێ بۆ هەڕەشەکان چونکە ئێران هەمیشە و دایم بە هەڕەشە ماوە هەڕەشە و ئەو کارانەی کە لە دەرەوەی سنوورەکان دەیکا هەمیشە دەبێتە خۆراکێک بۆ ناوخۆی ئێرانە و بۆ سەرکوتی زیاتری معارزەی ناو ئێرانە ئێستا وەزی ئێرانە چ لەباری هابووری چ لەباری سیاسی چ لەباری کۆمەڵایەتی چ لەباری کۆرۆناوە وەزێکی یەکجار دژوارە وەزێکی یەکجار خراپەیە بۆیە ئەوان نە لەباری ئابووریەوە دەتوانن جوابگو وڵام دەرەوەی خەڵکەکەی خۆیان بن نە لەباری سیاسیەوە دەتوانن وڵام دەرەوەی خۆیان بە تایبەت دوایەوەی کە لە هەڵبژاردندا حکوومەتێکیان دروست کردووە کە حکوومەتێکی ڕەشە حکوومەتێکی دیکتاتۆریە حکوومەتێکە کە هەمووی باڵەکانی لەژێر باڵی ئیمام خومینیدا لەژێر چۆکی ئیمام خامنەییدایە ئەمە دەبێ بە هەندی وەربگرین کە ڕەنگە ڕئیسی لە دەستپێکی حکوومەتەکەیدا سێ چوار حرەکەتی ئاوا بکە سێ چوار هەڕەشەی وا بکە ئەوە لەلایەکی دیکەشەوە دەگەڕێتەوە بەڕاستی بۆ بێسیاسەتی و بێچیپایەتی سیاسەتی ئەمریکایە کە لە وڵاتانەی کە دەچێ ئاوا بە ناحەزی دەچێتە دەرێ ئاوا بە ناحەزی هێژمۆنی خۆی دیار دەخا تۆ دەبینی کە عێراق لەلایەن ئەمریکاوە داگیر کراوە و ئێستاشە ڕەنگە هێژمۆنی عێراق ئێران ئەمریکا بەسەر عێراقدا هەبێت بەڵام دەبینی کە ئێران شەرمی لێ ناکە و بۆ زۆر جێگا بۆی بەتاڵ کردو ئەمریکا و ئەمریکا سەری خۆی داخستۆ جۆی خۆی لار کردو لە ئاست ئەو سرە ڕۆیانەی ئێرانە هەروەکو چۆن لە ئەفغانستان بۆ خۆیان تاڵیبانیان دروست کرد بۆ خۆیان شەری تاڵبانیان کرد ئێستا کونش چۆلیان کرد تاڵیبان هاتۆتەوە لەبەر چاوی تەواوی عالەمی دنیاە ئەوە ئەو ڕۆژگارە ڕەشیان لە ئەفغانستان دروست کردووە و ئەمریکاش دەیبینێ و هیچیش ناڵێ ئەوە دەگەڕێتەوە سەر سیاسەتە چەپەڵ و بەرژەوەندی خوازەکانی حکوومەتەکانی ئەمریکایە کە یەک بە دوای یەکدا چ دموکراتەکان چ کۆماری خوازەکان کە بەڕاستی کە کاتێک وڵاتێک داگیر دەکەن ئەوەی لە بەرچاویان نەبێ بەرژەوەندی میلەتانی ئەو وڵاتەیە ئەوەی لە بەرچاویان نەبێ مافی مرۆڤە ئەوەی لە بەرچاویان نەبێت دموکراسی و ئازادی بۆ دابینکردنی دموکراسی و ئازادی بۆ وڵاتەکە بۆیە دەبێ ئێمە هەمیشە رێزدار کەریمی تێ چواتێ دەما فەرمانداری هێزن بەژەیە پاسدارن ئیرانێ لە پێشاوی هەموو جیهانێ برەنگێکی زەلال و ئەشکەرە باشووری کوردستانê bi vî awayî tehdîd bike û ji aliyê Başûrê Kurdistanê ji tu deng dernekeve. Tê çiva te ji bo hemû
aliyên dinyayên Kurdistanî jî ji bo Başûrê Kurdistanî. ئەمە مەسیزێکی زۆر وازحە هەباڵجان ئەوە مەسیزێکی زۆر وازحە کە ئێران ئەژمونی خۆی هەیە بەسەر عێراقدا و ئەو شەرم ناکە لە سەروەری خاچی عێراق و سەروەری سیاسی عێراقیە نەتەنیا عێراق بەڵکو هەرێمی کوردستانی حسابی بۆ ناکە تۆ دەبینی سەرکردەکانی کورد هەر وەکو ڕعیەت وەکو چاکێر وەکو نۆکەر دەچن بۆ بەردەمی ئاخودەکانی ئێرانە و هیچ دەسەڵاتێک و هیچ اقتدارێکی لە خۆیان نیشان نادەن ئەمە حقیقەتێکە کە ئێران فێری ئەوەی بووە تەنانەت تورکیا شەروا دەکات تورکیاشتان لەبیر نەچێ تورکیاش لەو بەری سنوورەوە دێت لەگەڵ ئێرانە تۆپباران و موشکباران و سنوورەکانی ئێران دەکات سنوورەکانی باشووری کوردستان دەکات ئەو لە چۆڕا دێت بۆ ئەو چۆ بەڵام ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەوان بە کەیفە خۆیان دەتوانن خاچی کوردستان خاچی عێراق بەکاربێنن بۆ زیاترکردنەوە و پەرەپێدانی هێژمۆنی و دەسەڵاتی سیاسی و عەسکەری خۆیان بۆیە دێرەدا ئێمە دەبێ بەڕاستی بگەڕینەوە و ڕەخنەیەکی تۆن یەک لە ئەمریکا بگرین کە لەژێر هێژمۆنی ئەمریکایەدا ئەوان دێن ئاوا خاچی عێراقی پێشێل دەکەن سەروەری عێراقی پێشێل دەکەن حکوومەتی مرکزی عێراقی پێشێل دەکەن دواتر بگەڕینەوە بۆ حکوومەتی بەغدایە بۆ حکوومەتەکەی شیعەی بەغدایە کە هەمیشە و دایم لەژێر نفوذ و هێژمۆنی ئێرانێدا بووە و ئەو جورە وڵاتە نابن بە وڵات لەلایەکی دیکەشەوە ئەمە دەبێن بوێرین و لە بیرمان نەچێتەوە کە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر گەندەڵی و لەبەر خۆدەوڵەمەندکردن هەر ئەو چارە نووسەیان و بۆ پێشخۆیان داوە کە دەسەڵاتدارانی حکوومەتی ئەفغانستان لەبەر دەسەڵاتی لەبەر گەندەڵی و لەبەر دزی ئاگایان لەوە نەبوو کە ئەمریکا لەگەڵ تاڵەبان دەسازێ و تاڵیبان دێتەوە دەسەڵات دەکاتەوە ئەمن پێم وابێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی خۆیەتی کاتێک ئێران بە بەرچاوی هەموو عالەم وەکو بۆ خۆتان فەرمووتان هەڕەشە دەکات لە حکوومە خاکی هەرێمی کوردستان و هەڕەشەی وە دەکات کە بێتە ژووری هەڕەشەوەی دەکات کە بۆمبارانی بکات تۆپبارانی بکە موشک بارانی بکە دەبێت بە خۆیان دابستنەوە کە ئەوان چه اقتدارێکیان هەیە ئەوان چیان هەیە بۆ خەڵک ئەوان کاتێک ناتوانن معاشی خەڵک تامینکەن ناتوانن سوتەمەنی خەڵک تامینکەن تەنانەت ناتوانن ئاسایشی خەڵکیش تامینکەن ئەو جارەکانە لەلایەکی دیکەوە دەبێت ئێمە ئەومان لەبیرێ بە دنیا ڕابگەێنین کە لەباری ماتی مرۆڤەوە کوردەکانی ئێران لە باشووری کوردستان وەکو پەنابەر وان ئەوەی کە ئاوابی پەنابەر بکوژی پەنابەر بەرموشک بدەیت هەڕەشە لە پەنابەری سیاسی بکەی ئەمە دژی مافەکانی مرۆڤ و دژی قانونەکانی نێونەتەوەیە نابێ ئەوە ئیزازە بدرێت نە حکوومەتی عێراقیە نە حکوومەتی هەرێمی کوردستان و نە ئەم سیاسەتی خارجی ئەمریکایە دەبێت پێش بەو سەرڕۆیەی ئێرانێ بگرێ بە زوویی و نەهێڵێکە ئێران بە کەیف خۆی لە عێراقی تەراتێم بکە لە بیرمان بێکە ئێستا ئێران پێویستی بە هێژمونێکی زۆرترە لە عێراقیە و ئینتخابات هەیە و ئێران دەیهەوێت لەو ئینتخاباتەدا دەورێکی سەرەکی هەبێت و مۆرەکانی خۆی لە ئینتخابات بەرێتە پێشێ و ئەمریکاش بێدەنگە لەلایەکەوە و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش زۆر چوونە ژێرباڵی حکوومەتەکانی ئێران و تورکیا کە ئەمە بەڕاستی جایز نییە و بەڕاستی وە جێگای قبولکردن نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان کە سەردەمێک جێگای هیوا و ئومێدی هەر چوار پارچەی کوردستان بوو ئێستا وەکو باکرێگیرا و وەکو کۆیلەی وڵاتانی دراوسیان لاتۆ بەێ ڕێزدار کەریمی تشتا مەخواستیە پێک ناتێ لەورە ئەمێ لێ بدەن ئەڤ خەفتنێ پاکپور بوون لە گۆری وە دڤردە نەزەلالێک و پەدەکێ سۆزێکی دایەوان ji ber vêyekê îro daxuyanekî bi vî awayî didin بە دڵنیایی چوونی سەرۆکی هەرێمی کوردستان لە مانگی ڕابردوو بۆ تاران بەو شێوەیە کە هەمووتان دیتان لە بەرچاوی میدیاکان و لە بەرچاوی کامێراکان شێوەیەکی زۆر فەقیرانە و مەزلومانە و ینی سەرە و ژێربوون بوو ینی ئەمە لەباری دیپلۆماسی و لەباری سیاسیەوە هیچ اقتدارێکی بۆ هەرێمی کوردستان ڕعایەت نەکرا و ئەوان وەکو ئاغا و وەکو ئاغا و ڕعیەتێک ڕوبەڕووی کامێراکان بوونەوە لە بەرچاوی دنیاە
ئەمن ئەوە زۆر بەکەم دەزانم بە شوورەیی دەزانم بۆ دەسەڵاتداری کوردی بۆ تاچی کوردی حتا ناخۆشە تەنانەت بۆ تاچی کوردی پێی سەرشۆڕ دەبێت کە کاتێک دەبینێ مەسئولەکانی دەسەڵاتدارەکانی لەبەر چاوی داگیرکەران ئاوا بە تەواضوعی خۆیان دەنوێنن ئاوا بە ملخواری دەستنە پێشێ ئەمە دەبوو دەسەڵاتی کوردی نۆئێک بە خۆ بە شزانین خۆ بە اقتدارێکی خۆی نیشان دابایەکە ئێمە زۆر شت قبول ناکەین ئێمە لەباری نێونەتەوەیەوە هاوارە دەکەین دەچین وە مەحافلی نێونەتەوەیی و دەنگی خۆمان دەگەینە دەوڵەتانی نێونەتەوەیی کە کاکە ئێران کەڵگایەتی دەکا ئێران مافی مرۆڤ پێشێل دەکا ئێران کوشت و کوشتار لە کۆڵبەران دەکا لە دوورەوە کۆڵبەری بێچارە دەکوژێت ئێوە بەڵام ئەوانە هەرگیز ئەو هەرگیز بۆ بەرژەوەندی خۆیان لەگەڵ ئێران بۆ بیزنیس بۆ قاچاقچێتی بۆ فرۆشتنی نەوت هەرگیز ئەوان مەنافع و بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی پارچەکانی تری کوردستانیان بەرچاو نەبووە تەنیا بیریان لە چیرفانی خۆیان کردوتەوە کە داخوا ئاخۆ بەرژەوەندی و بیزنیسەکانیان لەگەڵ ئێران یا تورکیا چەند دەوڵەمەندیان دەکات ئەمە کەمایەسێکی زۆر گەورەیە لە ئاس باری سیاسی لە جیهان و لە باس بۆ مێژووی کوردستان ئەوە دەبێتە نەنگێکی گەورە ئەوە دەبێتە سەرشۆڕێکی گەورە دەبێتە عیبێکی گەورە کە حکوومەتی کوردی هەموو کورد بە قوربانی دۆلارێک بە قوربانی نەوتێک بە قوربانی ئەوە دەکا و تەنانەت ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئارەزوو هیوا و خولیای کۆمەڵانی خەڵک بوو لە هەر چوار پارچەی کوردستان کە دەتوانێت هەرێمی کوردستان بێتە پشت و پەنایەک بۆ پارچەکانی تری کوردستان ئەوە تۆ دەبینی ئەوە خەونێک زیاتر نەبوو ئەوە تۆ دەبینی کە ئێستا کونیە تەنانەت بە بەرچاوی عالەمدا هەڕەشەی لە هێزگەلی کوردی ئێرانێ لە هێزگەلی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن وە کەسی لەسەریان وەجواب نایە ئەو لەسەر وەجواب نەهاتنێت چ لەباری نێونەتەوەیەوە چ لەباری عێراق و چ لەباری حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو چاوەڕوانی وەمان لێ دەکرد کە لە پشتی براکانیان بن لە پشتی براکانیان بوەستن ئەمە زەنگێکی مەترسیدارە کە تا ئێستا کوردی ئاوا بێدەنگن. بله گلک سپاس رزدار علی کریمی نویسکار و شروعکار سیاسی جلوندونه به مرابوج بو نرخاندن و جارکدن گلک سپاس. دو سپاس بویو دو سپاس.